کاتێک کەوا قەومی قاڕون وتیان لا تەفرەح، خۆشحاڵ مەبە، خۆشحاڵ مەبە بەو سەرۆت و سامانەی کەوا پێت بەخشراوە هیچ قیمەتێکی نییە، چونکە بە باشە بەکاری ناهێنی، چونکە خۆپەرست و خۆپەسەند و پۆزایی و بێخێری پێشیان وەچی بکە. قورئانیش وایە، قورئان کاتێک کە پێمان دەڵێ عەرەق مەخۆوە حرامە، پێمان دەڵێ سەدان حەڵاڵم بۆ ئامادە کردووی لەم حەڵاڵانە بخۆوە. قورئان کاتێک کە دەفەرمێ زینا حرامە، سەیری ئافرەتێک مەکە بە حرام و بە ناڕەوایی، ئەم دەرگای زەواجی حەڵاڵی بۆ کردوویەوە، وەرە من لەم ڕێگایەوە غەریزەکەت تێکە بە حەڵاڵی. قورئان کاتێک کە دەفەرمێت چوویتە بازاڕ ڕیبا حرامە، چەندەها ڕێگەی شەرعی بۆ کردوینەوە کە کەسابەتی حەڵاڵی تێدا پەیداکەین. بۆیە دڵسۆزان چوار ئامۆژگاری قاڕونیان کرد. بەڕێزان چوار ئامۆژگاری زۆر گرنگ. وتیان لا تەفرەح، خۆشحاڵ مەبە بەم کارە بێخێرانەی ئێستا کە دەیکەی کە بەس پارە لەسەر یەک دەنەی بە هەڵمژینی خوێنی فەقیر و هەژار، زۆر بێخێری قاڕون ئاگال لە خۆت بێ. وەرە ئەگەر دەتەوێت خۆشبەختی دنیا و قیامەت بی، ئەگەر دەتەوێت لە ناو دڵی میلەتابی، ئەگەر دەتەوێت ماستاوچیەکانی دەوروبەر و چەپڵە لێدەرەکان بە فرسەتی نەزان و خۆیانت پێ دەوڵەمەند نەکەن و لە تنگانەدا پشتت تێ نەکەن، دڵسۆزانە نەسیحەتت دەکەین وەرە بە قسەمان بکە ئەم چوار خاڵە جێبەجێکە. یەکەم، وابتغی فيما آتاك الله الدار الآخرة، ئەی قاڕون وەرە بەوەی کە ئاتاکە الله بیریان خستەوە، ئەمەی کە هەتە هەمووی هی خوایە، بەهی خوای بزانە نەک بە ئازایەتی خۆت. تۆ دەڵێ ئینەما ئوتیته على علم عندي، هەڵەیە تۆ هەر کەسە هەژارەکەی دوێنێ بووی، هەر فەقیر و داماوەکەی دوێنێ بووی، نەخێر. ئاتاکە الله، پەروەردگار ئەمەی بە تۆ بەخشیوە. چی پێ بەدەست بێنە؟ الدار الآخرة، الدار الآخرة، خان و ماڵی کۆتاییت. ئەم ماڵی دنیات قاڕون تۆ مردنت لە پێشە، سەیری ئەو گۆڕستانەکە، سەیری ئەو هەموو خەڵکەکە دەوڵەمەند و هەژار هەمووی مردن، هەموو ئەو کۆشکانە ڕۆژێ دەڕوخێن و نامێنن. بەڵام ماڵی قیامەتت ئاوەدانکە، ماڵی قیامەتت ئاوەدانکە بەوەی کە پەروەردگار پێی بەخشیوی، کوڕە قیامەتی خۆتت لەبیر بێ، ئەتوانی بەو ماڵ و سەروەت و سامانە قیامەتت ئاوەدانکەی. دووەمیان وەلا تەنسە نەسیبەکە مینە دونیا، ناوت هەرچی ماڵەکەتە بیکە بەخێر، نەخێر بەشی خۆشت لە دنیادا فەرامۆژ مەکە، بەشی خۆشت لە دنیادا فەرامۆژ مەکە. ئەوەی کە حەقی خۆتە لەزەت وەرگرە، کاکە چێژ وەرگرە. دەوڵەمەند مانیع نییە خۆش بژی، نابێ بڵین دەوڵەمەندێکیش دەبێت ڕێک وەکو فەقیر و هەژارێک بخوا و بپۆشێ و نۆشکە، نەخێر. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکی حەسەنە کە ئیمام ئەحمەد ڕیواەتی کردو دەفەرمێ كلوا واشربوا وتصدقوا والبسوا في غير مخيلة ولا صرف إن الله يحب أن ترى نعمته على عبده. ئەگەر خوای گەورە پێی بەخشی بخۆ، خواردنی باش بخۆ، ئاوی حەڵاڵ و خواردنەوە حەڵاڵەکانیش نۆشکە، بشبەخشە، جلوبەرگی جوانیش لەبەرکە، ناوماڵی خۆشت هەبێ، کۆشکی ڕازاوەشت هەبێ، بەڵام بەبێ فەخر و شانازیکردن بەسەر فەقیر و هەژارە، بەبێ ئەوەی بڵێ ئەمە هی خۆمە، بڵێ هی خوایە. هەروەها زیادەڕەوی مەکە، لە سنووری خۆی هیچ شتێ زیادەڕەوی مەکە. خوای پەروەردگار زۆری پێخۆشە خەڵاتەکانی خۆی بەسەر بەندەکانیەوە ببینێ. خوای گەورە پێی خۆشە کە تۆ دەوڵەمەندی پێتەوە دیار بێ، بە جلوبەرگتەوە دیار بێ، بە سفرە و ماڵتەوە دیار بێ، بە قۆناغ و دیوەخانتەوە دیار بێ، بە ناو ماڵ و خانوەکەت و سیارەکەتەوە دیار بێ، بە بەخشندەیەکەتەوە دیار بێ. کاکە گوناحە تۆ هەر دەوڵەمەندی سەرمایەداری هەروەکو هەژار دەژی، هەروەکو هەژار دەبەخشی. خێر بۆ مزگەوتێک کۆ دەکرێتەوە، هەژارەکە 1000 دینار دەدا، ئەمیش دەسەیەکا وەکو 1000 دینار دەدا. ئێبە تۆ ملیۆنێکت بدایە براکەم، تۆ بە ئەندازەی خۆت ببەخشە، هەروەکو بە ئەندازەی دەوڵەمەندیەکەت دەپۆشی و دەنۆشی. وأحسن كما أحسن الله إليك، ئامۆژگاری سێمیان زۆر جوان بوو، پێیان وت ئەحسن كما أحسن الله إليك، وەکو خوای پەروەردگار چاکەی لەگەڵا کردووی، تۆش چاکە لەگەڵ بەندەکانی خوادا بکە. بەڵێ هەرچی بەڕواتان هەبێ، هەرچی چاکەیە بە پارە دەکرێت. پارە هەموو دەرگا داخراوەکانی بەڕووی خۆت و خەڵکا پێ دەکرێتەوە بە پشتیوانی خوا لە ڕێگەی حەڵاڵەوە. وەرە با ناول لە مێژوودا لە ڕیزی چاکەکاران تۆمار بکرێ. ئەحسین، خۆ لە ڕیزی موحسینیان تۆمارکە.
ناوی خۆل لە ڕیزی چاکەکاران تۆمارکە کەما ئەحسەن الله ئیلەیک وەکو خوا چاکەی لەگەڵ تۆ کردووە وەکو خوا تۆی لە هەژاری ڕزگار کردووە دەوەرە خەڵکی لە هەژاری ڕزگارکە وەکو خوای گەورە تۆی گەیاندوتە ئەم کۆشک و تەلارە بێوێنەیە دەتخواوەرە سەدان خێزان هەیە خەریکە کوخەکەی بەسەریا دەڕوخێ خانوویەکی شایستە بە ژیانی بۆ بکە چۆن خوا دەرگای ڕەحمەتی لە تۆ کردەوە تۆش ئاوا دەرگای ڕەحمەت لە خەڵک بکەوە وەرە چاکە بکە لە ڕیزی چاکەکاران بە وەرە خەڵکدا بمەزرێنە بەڕێزان چاکەکاری ئەوەیە کارگە بکەوە و گەنجدا بمەزرێنەوە لە بێکاری ڕزگاریکە ئەگە دەستی کاری هەیە فێری سواڵی مەکە با کار بکە وتیان ئەحسین کەما ئەحسەن الله ئیلەیک ئەوەیە وەرە ئەوانەی کە کار دەکەن ئەم هەموو خزمەت هەیە ئەم هەموو گەلەت هەیە ئەم هەموو بەنو ئیسرائیلێ هەیە وەرە بیان خەسەر کار تۆ دەیان خێزێنەت هەیە کنوزت هەیە واتە دەیان کارگەت هەیە دەیان مەعمەلت هەیە وەرە لە شتی خێرا ئەم گەنجولاوە بخەسەر خێر ئەوەی دەستی کاری هەیە ئیشی پێ بکە ئەوەی دەستی کاری نییە شەرە لێدراوە خاوەن پێداویستی تایبەتە منداڵی بێباوەک و هەژارە کەسابەتی پێ ناکرێ ئافرەتێکی بێ هاوژین و ناتوانێت کارکە لەسە مناڵەکانی دانیشتووە وەرە بە خێویکە وەرە دەستی یارمەتی بۆ درێژکە کار دەکا کاری پێ بکە کاری پێ ناکرێ بە خێویکە مەهێڵە بە هەژاری لە ناو بچێ مەهێڵە دەرگای هەژاری لێ بکرێتەوە سەرنجام خوا نەخواستە بێدین بێ مەهێڵە بەهۆی هەژاریەوە تووشی لادان لە ڕەوشت و ئەخلاقە پەسەندەکان بێ مەهێڵە بەهۆی هەژاریەوە تووشی قەرزاری بێ لە ئەنجامی قەرزاریدا تووشی درۆدا لەسەر وعدی خیلاف بێ ئەم ئامۆژگاریان کرد چوارەمی پێیان وت ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين سورة القصص آية 76 بو 77 ئەم دوو ئاەتە قورئانیان بۆ خوێندەوە ئەمە کە خوا تۆماری دەکا قسەی ئەو دڵسۆزانەیە ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين بەڵام فەساد و خراپە لەسەر زەویدا بڵاو مەکەوە چونکە خوای پەروەردگار گەندەڵکاران و مفسیدەکانی لەسەر زەویدا خۆش ناوێ